زانکۆکەین بفەرموون بگەڕێنەوە بۆ شوێنی تایبەتی خۆیان. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء. هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء. لا إله إلا هو العزيز الحكيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات. فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله. والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه إن الله لا يخلف الميعاد.
بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی سەرجەم شەیدانی گەلەکەمان داوا لە سەرجەم ئامادەبوان دەکەین چەند ساتێک بوەستن. ئەی وەتەن موژدەتە ڕۆژت وا هەڵهاتووە میلەت هەمووی خەریکی فیکری باش و خوێندنە وا نەزانی هەر وەکو ساڵانی پێشوو نووسووە ئەیە و کەسەی تۆ دیوتە مردبوو تەماشای ئێستاکە دێتە بەرچاو مشکور وشیار و باش و زیندووە. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کۆسار محەممەد عەلی موراد سەرۆکی زانکۆی سلێمانی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دکتۆر ئارام محەممەد قادر، بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر، بەڕێزان بەرپرسانی حیزبی حکومی هەرکەس بە پلەپایی خۆی، ئەندامانی ئەنجومەن، ڕاگر و بەڕێوەبەران، ستاڤی مامۆستایان و فەرمانبەران، دایکان و باوکان و سەرپەرشتان، خوێندکاران، میوانە بەڕێزەکان، لە هەمووان تایبەتتر دەرچوانی ئازیز ئەم کاتتان باش. بە ناوی ئەنجومەنی زانکۆی سلێمانیەوە بە خێراتنی گەرمتان دەکەم بۆ ئەم بۆنە مەزنە چارەنووسازە سینۆهەمین ئاهەنگی دەرچوونی خوێندکارە سەربڵند و سەرکەوتوەکانمان بۆ ساڵی خوێندنی 2023-24. شەرەفمەند و شادمانم وەک سەرۆکی زانکۆی سلێمانی لە بەردەمتان و لە مەراسیمێکی وەها گرنگ کە کۆی لوتکەی ساڵانێکە لە ماندووبوون و خۆبەخشی و کۆڵەدانتان وەستاوم. لێرەوە بە ئومێدەوە ئەوە دەبینم کە چۆن ئێوەی ئاهەنگگێڕان بە سەرمایە زانستیەکانتانەوە بۆ داهاتووتان دەڕوانن و سات و ڕۆژێکی گرنگ لە مێژووی گەشتی ژیانتان تۆمار دەکەن. ئەم ڕۆژ و ساتە مەزنە لە ئێوە و خانەوادەکانتان پیرۆز بێت. جەخ دەکەمەوە کە هەمیشە لە بیرتان بێت ئێوە ئەو نەوەیەن کە لەگەڵ دەستپێکی خوێندنتان بەر سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا کەوتون توانیتان ڕوبەڕووی سەختیەکانی ئەو پەتاجیهانە ببنەوە. بە نێو تەنگەڵان و کۆسبەکانی ژیاندا گوزەر بکەن، باوەش بۆ دەرفەتەکان بگرنەوە، ماندوونە ناسانە کار بکەن بۆ گەیشتن بەو ئامانجە مەزنە. ئیدی هەر ئەمەیە وای کردووە هەم لە ڕووی ئەکادمی هەم لە ڕووی کەسیەتیەوە گەشە بکەن. ئەم ڕۆژ ئێمە تەنها بۆ کۆتایی ئەم قۆناغە نا بەڵکو بۆ سەرەتای سەرگەرمێکی نوێتان ئاهەنگ دەگێڕین. ئێوە ئەم ئێستا بە سەرەتای دەواازەیەکی کراوە گەیشتون، هەر بۆیە بە بەرپرسیارەتیەوە خۆتان بۆ دەستپێکی ساتەکانی داهاتوو ئامادە بکەن. ئامادەبوانی بەڕێز، ئێستا دەکەمە دەرفەتێک بۆ دانپێدانان و دەربڕینی سوپاس و پێزانینم بۆ ئەو کەسانەی کە لەم گەشتەدا پشتگیریان لە دەرچوانی ئازیز کردووە، بۆ ئەو خانەوادە و هاوڕێیانەی کە لە تەنیشتیان ئەوەستاون. دڵنیابن هاندان و قوربانیدانەکانی ئەوان ڕۆڵێکی چارەنووسازیان لە سەرکەوتنەکانی ئێوەی دەرچواندا هەبوو و هەیە. هاوکات ڕێزێنانیشە بۆ ئەو خێزان و کەس و سیستەمە پشتگیرە ناوازانەی کە ئەم دەستکەوتەیان بۆ ئێوەی بەشکۆ کردوتە کەتوار و ڕاستی. بەڕێزان، زانکۆی سلێمانی جەخت لە پەروەردەکردن و گرنگیدان بە کوالیتی توێژینەوە و داهێنان و پەرەپێدان بە سیستم و پرۆسەی خوێندن دەکاتەوە. ئەم ڕۆژ کە بە شانازیەوە بڕوانامە بە 4734 لە دەرچوانمان لەسەر جەمبەشە زانستی و پزیشکی مرۆڤایەتەکان دەدەین، بەردەوامین لە گەشەپێدانی پرۆگرامی ئەکادمی و خواستە زانستیەکان و بەهۆیەوە پڕکردنەوەی کەلێنەکانی ناو کۆمەڵگا. بەردەوامی لە فەرە ئاراستەی گەشەکردنمان، بێگومان ئەمەش نیشانەیەکی ڕوونە
تا لەسەر ئاستی نێودەوڵەتی ببینە زانکۆیەکی سەرەکی لە پەروەردەی کوالیتی توێژینەوە و گواستنەوەی تەکنۆلۆژیا بۆ گەشەپێدانی نیشتیمانی. ئامادەبوانی هێژا زانکۆی دایک بەل لە 56 ساڵ بە کۆششی دڵسۆزانی وەک یەکەمین زانکۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان دامەزراوە. چەندین پسپۆری جودا و کەسایەتی ناوداری خستۆتە نێو کۆمەلگا و جیانەوە. پێگەی زانستی و ئەکادمی زانکۆی سلێمانی کاریگەری سەرەکی لەسەر بوون بە پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی هەبووە. هەروەها لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق یەکێک لە زانکۆ پێشکەوتووەکان بە جۆرێ ڕانکینی زانکۆی سلێمانی بۆ یەکەم جار لە مێژوودا یەکەمبوونی خۆی تۆمارکرد لە عێراقدا لە دوایین ڕیزبەندی تایمس هایر ئێجوکیشنی بەریتانی. بۆ ئەم سەرکەوتنە مەزنەش پیرۆزبایی لە خۆمان و لە هەمووان دەکەین. خواستمە لەم کۆبوونەوەیدا سوپاسی ستافی ئەکادمی زانکۆ بکەم کە لە دروستکردنی ژێرخانی زانکۆدا پاڵپشت و یارمەتی دەربوون. وای کردووە خوێندنی کوالیتی پێشکەش بە خوێندکارەکانمان بکەین، پلانی استراتیژی جێبەجێ بکەین کە ئامانجی لێی چارەسەرکردنی گەشەپێدانی ژێرخانی زانکۆیە. سوپاس بۆ هەموو ئەو ڕێکخەرانەی کە بەشداریان لە ڕێکخستنی ئەم ئاهەنگەدا کردووە. سوپاس بۆ سەرجەم ئامادەبووان، پشتیوانی و دڵسۆزی ئێوە بۆ ئێمە پڕمانایە. لە کۆتاییدا جارێکی تر پیرۆزبایی ئاراستەی ئەم پۆلە دەرچوە خۆشەویستە دەکەم بە جۆش و خرۆش و ئیرادەوە ئەم ئاهەنگەی خۆتان بەشدار بن. ئەمڕۆ ساتێکی مێژوویە لە ژیانتان بە شانازی و شادیەوە ئاهەنگ بگێڕن، گەشتبین بن و چاوەڕوانی داهاتوویەکی پڕ لە بەڵێن و توانا بن. زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز پرۆفسۆر دکتۆر کۆسار محەممەد عەلی موراد سەرۆکی زانکۆی سلێمانی. داوان لە بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرۆک کۆندامانی ئەنجومەنی زانکۆی سلێمانی ئازیز، مامۆستایانی خۆشەویست، فەرمانبەرانی ئازیز، کەس و کاری دەرچوان، خوشک و برایانی خۆشەویست و دەرچوانی ئازیز، ئەم کاتتان باش. خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانم لە کۆتایی هێنانی قۆناغە سەختەکانی ژیانی خوێندن و هیلاکی و ماندووبوون و شەونەخوونیتان و واروها بەڕێکردتان بۆ ئایندەیەکی گەشتر. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە ڕاستیە ئەم ڕۆژەمان لە بەرچاو بوو. لە بەرچاومان بوو کابێ هەموو هەوڵ و توانا و تەقەلایەک بدەین بۆ ئەوەی گەنجەکانی خۆمان، کوڕ و کچانی دڵپڕ لە ئومێدی وڵات و نیشتیمانی خۆمان لێرە ببینینەوە، لێرە کە بە ئشتیاق و شەوق و تامۆزرۆیەوە بۆ کاروانێکی دیکەی خزمەتکردنی وڵاتی خۆمان بەڕێیان بکەین، نەک خوا نەخواستە لە ناو تەپ و تۆزی ناومێدی و ڕەشبینی و ئەو دۆخە سایکۆلۆجی کە بەشێکی زۆر لە دۆستەکانمان لە ناو مۆبایلەکەمە سەدان نامەیتیا کە پیانەوتین کاکە تەسلیم بن باشترە، مەیکەن باشترە، ساڵێک خوێندنیان دوا بخەن باشترە. بەڵام ئێمە پشتەستور بە ئیرادەی ئێوە، بە ئیرادەی کەس و کارە بەڕێزەکەتان زانیمان دڵنیا بووین لەوەی ئەمڕۆ لێرە بە یەکەوە دەبووین. هەر بۆیە بۆ ئەوەی ئەمڕۆ بە یەکەوە بینێمە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەی پێمان کرا بۆ ئەوەی لێرە بە گەشتبینی و بە خۆشحاڵی و شادومانیەوە بتان بینینەوە، بۆ ئەوەی ئامادەتان بکەین بۆ خزمەتکردنی وڵاتی خۆمان، بۆ ئەوەی لە وڵات و کیشۆرەکانی ترا هەڵوەدا نەبن و ئاوارە نەبن و خەون و ئومێدەکانتان پەژموردە نەبێ. نەمانهێشت هیچ شتێک، هیچ کۆسپ و تەگەرێک ببێتە کۆسپ و تەگەرە و ڕێگری لە بەردەم خەونەکانتان و پەژموردەکردنی خونچە و گوڵی ئومێدەکانتان. ئەو گرفتانەی کە لە پێشبوون لە ڕاستیە زۆر بوون، کە سوکارە بەڕێزەکەتان دەزانن، مامۆستا هێژەکانتان دەزانن، سەرۆکی زانکۆ بەڕێزەکان دەزانن چەندە قورس بوو ئێمە توانیمان بە هیمەتی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری ئەوە بدەین لەنا ئەو هەموو قەیران و نەبوونیا 145 پارەی خوێندن کەم بکەینەوە بۆ ئێوە. هەموو گرفتانەی کە لەسەر ڕێگە بوون ڕێگر بوون لەوەی کە ببن بە بکوژ و قاتیلی خەونەکانتان،
بەڵکو ئێمە بە ئیرادەی ئێوە بە دڵسۆزی بە ئیدراک و شعوری بەرپرسانە و باوکانی خۆتان ئەوەی پێمان کرا لە ڕاستیان لێرە لە بەردەم ئێوە و لە بەردەم خوای گەورە و لە بەردەم ڕای گشتی میلەتەکەمانە لێم باوک و برای خۆشتان و وەزیر و کاربەدەست بووە لەو کابینە هەر ئەوەیە کرد کە ئێمە بۆمان کرا لەوە زیاتر ممکن نەبوو بکرێ دڵنیام لەوەی ئێوەی ئازیز و خۆشمان زیاترمان دەویست تموحی ئێوەش و ئێمەش زۆرتر بوو لەوەی کە بیکەین بەس داخی گران و قەیران و هەلومەرجەکان ئەو کات نەک نەیدەهێشت فرسەتەکان 100% درێژ بکەینەوە بۆی 100% خوێندکارانی کوردستان قوتابی ئازیزەکانی ئێمە ئەوانەی کە لە زانکۆڵین پێشکەشیان کردووە نەک نەیدەهێشت 150 وەربگرین بەڵکو هەڕەشەی دەکرد لەوەی 110 وەربگیرێ 120 وەربگیرێ بەڵام بە جوودی ئێوە بە پشتیوانی خوای گەورە بە هیمەتی میلەتەکەمان و مامۆستایان و ئەنجومەنی زانکۆکان و ئەنجومەنی وەزارەت بڕیارماندا کە ئەوەی پێمان دەکرێت لەم قەتیعە تاریخیا بۆ کوڕ و کچی وڵاتی خۆمانی بکەین ئەمانە هیچ ئازایەتی و شانازی نییە لە دۆخی پاس ساڵیشە لێرە وتمان و ساڵانەتیش هەر تاکیدمان کردەوە ئێرە بۆ ئەوی ببێ بە نیشتیمانی هەموومان ئەبێ فرسەتی دادپەروەرانە و یەکسان بۆ هەموو کوڕ و کچانی وڵاتی ئێمە دابین بکەن ئێرە بۆ ئەوەی گەنجەکانمان بە گیانی نیشتیمان پەروەری و خۆشەویستی ئایندەی وڵاتەکەیان و نیشتیمانسازی و ئایندەسازی و پێ بگەێنین دەبێت فرسەتی دادپەروەرانەی وەکو یەکیان بۆ دابین بکەین ئێمە لەم پرەنسیپانە درێغیمان نەکردووە بۆ پڕی ڕاستگۆیەوە ئەو کارانەمان کردووە نەک هەر لە زانکۆ حکومیەکان خوشک و برایانی بەڕێزم لە زانکۆ تایبەتەکانیش زۆر سوپاسی هەمویان دەکەم کە زۆر مەردانە لەگەڵ ئێمە هاتونەتە پێشەوە لەو زانکۆ تایبەتانە هیچ زانکۆیەکیان نییە مەگەر نادیرن ئەگەنا لایەن یەکەم ساڵی 30-40 دەفتەر دۆلار 300-400 دۆلاریان بۆ ئێمە داشکاندۆ کە ناردوومانە بەیان وتمانە فڵان تەلەبم فەقیرە و هەژارە من زۆر سوپاسیان دەکەم ڕەنگە لە کۆتایی ئەم کاروانە کە ئیتر ئێمەش ئیشەڵا چۆن ئەمڕۆیەوە تەخەڕوجتان کرد ئێمەش زۆرمان نەماوە تەخەڕوج بکەین و ئەرکو بەرپرسیارەتێکە بدەین بە یەکێکی تر کاتی ئەوەیە سوپاسی ئەو بەڕێزانەش بکەین هەموو ئەو دڵسۆزانەی لە وڵاتە هاوکاری ئێمە بوون ئەگەر ئیدارەی خۆجێی سلێمانی نەبوایە بەڕاستی زانکۆی سلێمانی نەدەتوانی ئەو هەموو ئینجاز و دەستکەوتە گەورە بەدەست بێنێت لەگەڵ زانکۆکانی ترە ئیدارە خۆجیەکانی تری ناو وڵاتی ئێمە هەموو ئەو دڵسۆز و نیشتیمان پەروەرانە هاوکار بوون بەتەنیا نەدەکرا ئەم ڕۆژێک کە تێدان بەرهەمی سۆپەرمانێتی ئارام و شخصێکی تر نییە بەرهەمی ئەوەیە کە هەموومان بە گیانی لێپرسراوەتی و نیشتیمانسازی و ئایندەسازی بۆ ئەوەی ئێرە بکەین بە شوێنی تەحقیقبوونی خەونەکانمان بەیەکەوە کارمان کردووە خوا یار بێ ئەو دەرفەتەی لە بەردەستی ئێمە ماوە تا ئەو ڕۆژەی بەرپرسیارەکە تەسلیمی بەڕێزێکی ترەکەین بە هەمان نەفەسی چەند ساڵی ڕابردوو کارەکەین بۆ ئەوەی خەونی گەنجەکانی ئێمە پەژموردە نەبێت کارەکەین بۆ ئەوەی بەحری ئیجە و دەربەدەری و ئاوارەی و کەمپی ئاوارەی و وڵاتانی دەوروبەر نەبێ بە شوێنی گەنجەکانی ئێمە لێرە بە هەمان نەفەس کارەکەین ئەوەی پێمان بکرێت ئینشاءالله لە داهاتووە لە خزمەتتان نەبین خوشک و برایانی بەڕێزم کەس و کاری دەرچوانی ئازیز ئەو فترەکەمەی کە لە بەدەستمان ماوە بەڵام خەونی گەورەترمان ماوە خەونمانە کە بتوانین باشتر ناوەندەکانی زانکۆ کاریمە بە بازاری کاری کوردستانەوە بەسینەوە خەونمانە گەنجەکانمان ئەو نیگەرانی کە ئێستا بەشێک لێەوە هەیەتی ئاسۆیان ئایندایان ڕوونتر بێ باشتر لە ناو کێوەڕکەی هەلی کاری بازاری کاری کوردستانە کارێکیان دەستکەوێت باشتر بتوانن سکیڵەکانیان تیا دروستکەن ئەو سکیڵانە کە بێداویستی بازاری کاری کوردستانن لەک نقطەی جەوهەری هەیە لەناو دەیان پرسیترا کە ئەمێ ئیبرازی بکەم ئەوەیە کە بەیەکەوە کار دەکەین لەگەڵ زانکۆی سلێمانی و زانکۆکانی تر کە بتوانین لەو فترەیە بەردەستمان ماوە کار بۆ سەربەخۆیی تەواوەتی زانکۆکان لە ڕووی زانستی و دارایی و ئیداری و کارگێڕی بکەین زانکۆکان هەتا لەژێر هەژمونە جۆرا و جۆرەکانی مرکزیەت لەژێر هەژمونی حیزب و حیزبگەرایی دەریان نەهێنین نانکەین بە خاوەنی سەربەخۆی و ئیستیقلالەتی تەواوی خۆیان ڕاستیان ناتوانین بتوانین تاکێکی ئازاد بۆ نیشتیمانێکی ئازاد و بۆ ئایندەیەکی ئازاد دەستەبەر بکەین ئەرکی تری لە پێشینەی وەزارەتی خوێندنی باڵا گرنگیدانە بۆ سکیڵانەی کە ئێستا لە بازارە کاری لەسەر دەکرێت و بەداخەوە بەشێکی زۆریان بە کاری دەرەکی و بە هزری دەرەکی پڕەکرێنەوە بۆ ئەوەی بتوانین ئەمە بکەین بڕیارمان داوەوە دەستمان پێ کردو بەشێک لە خوێندنی پیشەی فراوانتر بکەین لەناو مەساحاتی پرۆگرامی خوێندنە خوا یار بێ ئەو ئەرکانی کەماون بەیەکەوە کاریان لەسەر دەکەین ئەوەی بۆ من گرنگە لام ئەخیرا پێتان بڵێم
وەکوتی میشەڵامش زۆری نماوە بە یەکۆ تەخەڕوجەکەین تەخەڕوج و منیش ئێوە چلەی نەچێوی ئەمەش بێتە ناوی بە یەکۆ تەخەڕوجکەین و کابینەی داهات و ئیشەڵا بە یەکەوە دڵخۆش بین وڵاتەکەمان لە کەنارێکی ئارامترە لە قۆناغێکی باشترایە خزمەتگوزارەکانی باشترە ئایندەکەی باشترە هێز و ستراکچەر و پۆتانشیۆڵەکەی باشترە ئەتوانێت خزمەتی خەونەکانی شەهیدەکانمان و پێشمەرگە دێرینەکان و هەموو ماڵ بە ماڵێم کوردستانە بکە کە بەیەکەوە گیانفیدایەکی زۆریان کردەوە زۆرمان کردەوە بۆ ئەوەی بتوانین خەونەکانمان جێبەجێ بکەین جارێکی تر لە ناخی دڵمەوە پیرۆزبایتان یەکەم چاوی یەک بە یەکتان ماچەکەم تاکە داواکارێکم ئەوەیە لە ئێوەی بەڕێز بێگومان بن لەوەی دڵنیا بن لەوەی ئێوە ئایندە بۆ ئێوەیە ئایندەی ئەم وڵاتە مستەقبەلی ئەم وڵاتە کەوێتە دەستی ئێوەمانان بۆیە داوای برایانم لە ئێوەیە داوای باوکانم لە ئێوەی بەڕێزەوەیە کە بە چاوی ئومێد و ئاواتەوە بە گەشتبینی زۆرە سەیری داهاتووی وڵاتەکەمان بکەن سەیری داهاتووی نیشتیمانەکەمان بکەن و بە اشتیاق و چاوەڕوانی و ماندووبوونی کەس و کارتانەوە بە چاوەڕوانی میلەتەکەمان و استحقاقەکانیەوە خزمەتی ئایندەی میلەتەکەمان بکەن زۆر سوپاستان دەکەم و جارێکی تر پیرۆزبایتان لێکەم و هەشاد و سەربەرز و سەرکەوتوو بن. سواس بۆ بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. وتەی خوێندکارانی دەرچوو لەلایەن خوێندکار محەممەد لوقمان کاکەڕەش پێشکەش دەکرێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز بە ناوی نوێنەرایەتی گشتی خوێندکارانی زانکۆی سلەیمانیەوە بە خێراتنی گەرمی میوانە بەڕێزەکانەکەین. بەخێر بێن سەر چاوان بۆ ئاهەنگی دەرچوانی پۆلێکی دیکەی هەڵگرانی چرای ڕۆشنکەرەوەی ژیان. بە دەرفەتی دەبینم لەم ڕۆژەدا جوانترین پیرۆزبایی ئاڕاستەی خۆمان و سەرجەم مامۆستایان و کارمەندانی زانکۆی سلەیمانی بکەین بە بۆنەی بەدەستهێنانی پلەی یەکەم لەسەر ئاسی کوردستان و عێراق لە هەمان کاتدا بەرزبوونەوەی ئاسی ڕیزبەندی زانکۆمان لە ڕیزبەندی جیهانیدا بۆ ئێمەی خوێندکارانیش شانازیەکی گەورەیە کە دەرچووی زانکۆیەکی لەو شێوەین. خوێندکارانی ئازیزی دەرچوانی خولیسی و نۆهەمینی زانکۆی سلێمانی بە ناوی نوێنەرایەتی گشتی خوێندکارانی زانکۆی سلێمانیەوە قەشەنگترین پیرۆزبایی ئاڕاستەی یەکە بە یەکەی ئێوەی ئازیزەکەم بە ئومێدی بەدەستهێنانی پلەی باڵاتر و ئایندەیەکی گەشتر بۆ هەموو لایەکتان. بە ناوی ئێوەی بەڕێزیشەوە دەستخۆشی لە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە پای ئەو هاوکاریانەی ساڵانی ڕابردوو بە بەشەناوخۆیی و خوێندکاریانیان گرتووە بەگشتی و چاوەڕوانی زیاتریان لێکەین. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بەڕێز کاک دکتۆر کۆسار سەرۆکی زانکۆی سلێمانی و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ یەکە بە یەکەی مامۆسایانی بەڕێزی زانکۆی سلێمانی دەکەین لە پای ئەو هەوڵ و ماندووبوونەی لە پێناو پێگەیاندنی دەستە بژێرێک لە هەڵگرانی مەشغەڵی ڕێگەی زانست و کاروانی بەرەو پێشچوون و پێشکەوتنی کۆمەلگا پێشکەشی خوێندکارانیان کردووە. بۆ بەردەوامیدان بەو خزمەتە شایستەیە داواکارین لە کابینەی نوێی حکوومەت کە دەرچوانی زانکۆ بەپێی پسپۆڕی و شارەزایەکانیان لە دام و دەستگاکاندا ئەرکیان پێ بسپێرێت. لەسەر ئێمەی خوێندکارانیش پێویستە بەو پەڕی توانە و ئەمەکداریمانەوە بە وەفابین بەرامبەر بە گەل و وڵات بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا خزمەت بە نیشتیمان بکەین. لە کۆتاییدا هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن ببنە چرای ڕووناکی بۆ ئایندەی کوردستان. زۆر سپاس. ئێستاش لەلایەن گروپی میوزیکی ئامێرە کوردەکان کە سەرجەمیان خوێندکاری کۆلێجی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانین چەند بەرهەمێکی هونەری پێشکەشەکرێت با بفەرمون.
سەرداریکانی مالە جوانەکەی سەرداریکانی بۆ چەناڵێنی هەتا بەیانی بۆ چەناڵێنی هەتا بەیانی هیچ کەس ناتوانێت تا ڕۆژ بێناڵێن مەگەر عاشقێ دێوانەی خاڵێن وەر هەردووکمان ناڵەمان یەخەین ناڵەمان یەخەین بەڵکو بە میشقە نیشتیمان سەرخەین نیشتیمان سەرخەین جاوری که هوار بماله ورار دوکمان نالمان یخین نالمان یخین بالکو بمیشقه نیشتی ما سرخین نیشتی ما سرخین داوا لە ئەنجومەنی زانکۆ دەکەین بفەرمونون بۆ سەر ستەیج کە ژاوەی ئەنجومەنی زانکۆی بەڕێز بفەرمێت بۆ سەر ستەیج داوا لە بەڕێز سەرۆکی زانکۆکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بەڕێزان ئێستاش کاتی ڕێوڕسمی سوێند خواردنی دەرچوانە داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر زانا مەحموود حەسەن یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانست و خوێندنی باڵا دەکەین با بفەرمێت بۆ خوێندنەوەی سوێندی دەرچوانی کۆلیژەکانی پزیشکی پزیشکی ڤێتەرنەری پزیشکی ددان پەرستاری و دەرمانسازی تکایە دەرچوانی ئازیزی کۆلیجەکانی پزیشکی
پزیشکی ڤێتەرنەری، پزیشکی ددان و پەرستاری و دەرمانسازی هەستنە سەر پێ بە دەنگی بەرز سوێندەکە بڵێنەوە. سوێندم بەخوای گەورە، بەڵێن دەدەم بە خاکی نیشتیمان، بە خوێنی شەهیدان، بە گشت پیرۆزیەکانم کە ئەمەکداری گشت ئەو کەسانە بم کە ئەم پیشەیان فێر کردم، لەگەڵ نەخۆشدا دلۆڤان بم، بەرژەوەندیانم بوێت و نهێنیەکانیان بپارێزم. سپاس بۆ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر زانا محمود حەسەن، یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانست و خوێندنی باڵا. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شیروان حەمەساڵح عومەر، یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری خوێندکاران دەکەین با بفەرمێت بۆ خوێندنەوەی سوێندی دەرچوانی کۆلێجەکانی ئەندازیاری، زانست، زانستە ئەندازیاریە کشتوکاڵەکان، زمان، کارگێڕی و ئابووری، پەروەردە، بازرگانی، زانستە مرۆڤایەتیەکان، یاسا، هونەرە جوانەکان، پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکان، پەروەردەی بنەڕاست، زانستە ئیسلامیەکان، پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان لا سەید سادق، زانستە ڕامیاریەکان، زانستە ژینگەیەکان لە شارباژێر. تکایە دەرچوانی ئازیز هەموو هەستنە سەر پێ بە دەنگی بەرز سوێندەکە بڵێنەوە. خوێندکارانی ئازیز، تکایە لە دوامان بیڵێنەوە سوێندم بەخوای گەورە، بەڵێن دەدەم بە خاکی نیشتیمان، بە خوێنی شەهیدان، بە گشت پیرۆزیەکانم کە مەکدار بم لە کار و پیشەمدا و کار بکەم لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی وڵاتەکەم و بەها مرۆییەکان. سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شیروان حەمەساڵح عومەر، یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری خوێندکاران. دەرچوانی خۆشەویست، ئێستاش ڕێو ڕەسمی بەخشینی بڕوانامە دەست پێ دەکات. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کۆسار محەممەد عەلی موراد، سەرۆکی زانکۆی سلێمانی دەکەین بفەرمێت بۆ جێگەی تایبەت. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سیروان خورشید ڕەفیق، ڕاگری کۆلیژی ئەندازیاری دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلیژەکەی. دەرچوانی کۆلیژی ئەندازیاری، تکایە هەستنە سەر پێ و دامەنیشنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بە ناوی خوای بەخشندە و بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی ئەندازیاری بۆ ساڵی خوێندن 2023-2024 هەموو پێداویستەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکانی لە بەڕێستان بە پێی پسپۆریان بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە ئەندازیاری تەلارسازی، ئەندازیاری شارستانی، ئەندازیاری کارەبا، ئەندازیاری سەرچاوەکانی ئاو پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامە پیان دەبەخشێت. زۆر سپاس. ئێوەش پیرۆستان بێت. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سیروان موحسین محەممەد ئەمین، ڕاگری کۆلێجی زانست دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی زانست، تکایە هەستنە سەر پێ و دامەنیشنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ و بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندە و مێهرەبان، بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی زانست بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکالۆرسیان لە بایۆلۆجی، جیۆلۆجی، فیزیا، کیمیا، کۆمپیوتەر، ماتماتیک پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێ و زۆر سپاس.
داوا لە بەڕێز پرۆفسۆر دکتۆر بەهزاد حەمە ساڵح مستەفا ڕاستپێردرا و بەکاری ڕاگرایەتی کۆلیژی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵەکان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرجەچوانی کۆلیژەکەی دەرچوانی کۆلیژی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵەکان تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بە ناوی خوای بەخشندە و مەهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی ئەم خوێندکارە دەرچوانی کۆلیجی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵەکان بۆ ساڵی خوێندنی 23-24 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆریۆسیان لە بایۆتەکنەلۆجی و زانستی بەڕێوەبوومی کێڵگەیی، باخداری، سامانە سروشتیەکان، زانستی ئاژەڵ، زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری، کارگێڕی و کاری کشتتوکاڵی و گەشەبێدانی ناوچە گوندنشین پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت لەگەڵ ڕێزدا. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شاخەوان جەلال حاجی فەرەج ڕاگری کۆلێجی زمان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی دەرچوانی کۆلێجی زمان تکایە هەستنە سەر پێ تا و کاتەی بڕوانامەتان پێدەبەخشرێت. بە ناوی خوای بەخشندەی مهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی زمان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆریۆسیان لە زمان و ئەدەبی کوردی، زمان و ئەدەبی عەرەبی، زمان و ئەدەبی ئینگلیزی، وەرجێڕان، زمان و ئەدەبی فارسی پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سوپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سۆزان سابر حەیدەر ڕاگری کۆلیجی کارگێڕی و ئابووری دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلیجەکەی دەرچوانی کۆلیجی کارگێڕی و ئابووری تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەدرێت. بەناوی خوای گەورە و بەخشندە و مەهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی کارگێڕی و ئابووری کە لە ساڵی خوێندن 2023-24 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆرەسیان پێ بدرێت لە بەشەکانی ئابووری، ئامار و زانیاری، کارگێڕی کار، ژمێریاری، کارگێری بە بازاڕکردن، ئابووری ئێواران، کارگێری کاری ئێواران، کارگێری بە بازاڕکردنی ئێواران پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێ. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هەناو حەسەن محەممەد خان ڕاگری کۆلێجی پەروەردە دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی دەرچوانی کۆلێجی پەروەردە تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەدرێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی پەروەردە بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆریۆزیان پێ بدرێت لە بوارەکانی ماتماتیک، فیزیا، کیمیا، بایۆلۆژی لەگەڵ هەموو ئەو دەستکەوت و ماف و ئیمتیازاتانی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سوپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر توانە عەبدوڕەحمان ڕەحیم ڕاگری کۆلیجی پزیشکی دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلیجەکەی دەرچوانی کۆلیجی پزیشکی تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ
ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێژی پزیشکی بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە پزیشکی و نەشتەرگەری گشتی پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانەمەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نادیا عەبدولکەریم ساڵح ڕاگری کۆلێجی پزیشکی ڤێتێرنەری دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی پزیشکی ڤێتێرنەری تکایەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەدرێت. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی دەرچوانی کۆلێژی پزیشکی ڤێتێرنەری بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بەپێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە پزیشکی ڤێتێرنەری و نەشتەرگەری پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەنجەر مەحموود عوسمان ڕاگری کۆلێژی پزیشکی ددان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی پزیشکی ددان تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی پزیشکی ددان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بەپێی پسپۆڕیان بڕوانامەی بەکالۆرۆسیان لە پزیشکی و نەشتەرگەری دەم و ددان پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان مەهدی غەفور ڕاگری کۆلێجی بازرگانی دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ خوێندکارانی دەرچووی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی بازرگانی تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو بڕوانامەکانتان پێدەبەخشرێت. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی بازرگانی بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بەپێی پسپۆڕیان بڕوانامەی بەکارۆسیان لە ژمێریاری دارایی وردبینی، کارگێڕی پرۆژەکان، زانستی دارایی و بانک، گەشت و گوزار، تەکنەلۆژیای زانیاری، بازرگانی نێودەوڵەتیان پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە پاڤەیە جەمیل ئەحمەد ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بەپێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆریۆسیان لە جوگرافیا، مێژوو، بەیانیان و ئێواران، کۆمەڵناسی، کاری کۆمەڵایەتی، ڕاگەیاندن بەیانیان و ئێواران، پەیوەندیە گشتیەکان، شوێنەوار، فەلسەفە و توێژینەوە کلتوریەکان پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دانا عەبدولکەریم سەعید ڕاگری کۆلێجی یاسا دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی یاسا تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت.
بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی یاسا بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارم لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکالورەسیان لە زانستی یاسادا پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی ئەم بڕوانامەیە پیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد ڕەشید ئەمین ڕاگری کۆلێژی پەرستاری دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی پەرستاری تکایە ئەستنە سەر پێودا منیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆوە بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەڕێز سەرۆکی زانکۆ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارانەی دەرچووی کۆلێجی پەرستاری بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکالۆرۆسیان لە پەرستاریدا پێ بدرێ لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامە پێیان دەبەخشێ. زۆر سوپاس. داوا لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کۆزاد محەممەد ئەحمەد ڕاگری کۆلێجی هونەرە جوانەکان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی هونەرە جوانەکان تکایە هەستنە سەر پێودامە نیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆوە بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی هونەرە جوانەکان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆریان بڕوانامەی بەکالۆرۆسیان لە شێوەکاری، میوزیک، فیلمسازی پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد بەهائەددین عەلی ڕاگری کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشەکان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشەکان تکایە هەستنە سەر پێودا منیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پۆستۆڕیان بڕوانامەی بەکەلۆرسیان لە فەلسەفەی پەروەردەی وەرزشی پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر حەسەن فەخرەدین خالد ڕاگری کۆلێجی پەروەردەی بنەڕەتی دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی پەروەردەی بنەڕەت تکایە هەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی پەروەردەی بنەڕەت بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین بە پێی پسپۆریان بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە زمانی ئینگلیزی، زانستی کۆمپیوتەر، زانستە بیرکاریەکان، زانستە کۆمەڵایەتیەکان، پەروەردەی هونەری، باخچەی مناڵان، زمانی کوردی، پەروەردەی تایبەت پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی ئەم بڕوانامەیان پێدەبەخشێت. پیرۆز و زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر توانە موحسین ساڵح ڕاگری کۆلێجی دەرمانسازی دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی دەرمانسازی تکایە ئەستنە سەر پێ و دامەنیشتنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت.
بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی دەرمانسازی بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆریۆسیان لە زانستەکانی دەرمانسازی پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر خالید ئەحمەد مستەفا ڕاگری کۆلێجی زانستە ئیسلامیەکان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی زانستە ئیسلامیەکان تکایە هەستنە سەر پێ و دامەنیشنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی زانستە ئیسلامیەکان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکاری لە بەڕێزتان بەپێی پسپۆریان بڕوانامەی بەکەلۆرەسیان لە شەریعە خوێندنی ئیسلامی بنەماکانی ئاین پەروەردەی ئاین پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئامانج حەسەن ئەحمەد ڕاگری کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان لە سەید سادق دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان لە سەید سادق تکایە هەستنە سەر پێ و دامەنیشنەوە تاوەکو بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان لە سەید سادق بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکالۆرێسیان لە مێژوو جوگرافیا لە خوێندنی بەیانیان و ئێواران پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر جەلال حەسەن مستەفا ڕاگری کۆلێجی زانستە ڕامیاریەکان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی زانستە ڕامیاریەکان تکایە هەستنە سەر پێ و دامەنیشنەوە تاوەکو بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی زانستە ڕامیاریەکان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆڕیان بڕوانامەی بەکەلۆرۆسیان لە زانستە ڕامیاریەکان و سیاسەت و پەیوەندە نێودەوڵەتیەکان پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. زۆر سپاس. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عیماد عومەر حەمەس عەلی ڕاگری کۆلێجی زانستە ژینگەیەکان لە شارباژێر دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامە بۆ دەرچوانی کۆلێجەکەی. دەرچوانی کۆلێجی زانستە ژینگەیەکان لە شارباژێر تکایە هەستنە سەر پێ و دامەنیشنەوە تاوەکو لەلایەن سەرۆکی زانکۆ بڕوانامەتان پێدەبەخشرێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارە دەرچوانەی کۆلێجی زانستە ژینگەیەکان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو پێداویستیەکانی خوێندنیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بە پێی پسپۆریان بڕوانامەی بەکەلۆرێسیان لە زانستی ژینگەدا پێ بدرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانی کە ئەم بڕوانامەیە پیان دەبەخشێت. زۆر سپاس. دەرچوانی خۆشەویست تکایە دامەنیشن هەر بە پێوە بوەستن. ئێستا بەڕێز سەرۆکی زانکۆ بڕوانامەکانتان پێدەبەخشێت. فەرموو. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لە کۆنووسی ژمارە 10 کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی زانکۆ لە ڕێکەوتی 10/1/2024 ساڵی خوێندنی 2023-2024 سازدرابوو و لەسەر پێشنیازی ئەنجومەنی کۆلیجەکانی ئەندازیاری، زانست،
زانستە ئەندازیارە کشتتوکاڵیەکان زمان کارگەڕی و ئابووری پەروەردە پزیشکی ڤێتنەری پزیشکی ددان بازرگانی زانستە مرۆڤایەتیەکان یاسا پەرستاری هونەرە جوانەکان پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکان پەروەردەی بنەڕەت دەرمانسازی زانستە ئیسلامیەکان پەروەردەی زانستە مرۆڤایەتەکانی سێ سادق زانستە ڕامیاریەکان زانستە ژینگەیەکانی شارباژێر لەبەر ئەوەی خوێندکارانی دەرجی کۆلیجەکانتان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 هەموو مەرجەکانی خوێندنیان تەواو کردووە بڕیارماندا کە بڕوانامەی بە کالۆرۆسیان پێ بدرێت هەر بەشە و لە پسپۆری خۆیدا لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی ئەم بڕوانامەیە پیان دەبەخشێت. خوای گەورە پشت و پەنامان بێت. پیرۆستان بێت. ئەو مایکە پیرۆستان بێ خوێندکارانی دەرچوو گوڵنگەی کڵاوەکانتان ئاڵ و گۆڕکەن لە ڕاستەوە بۆ چەپ یاری ئاگرین بەرز بێتەوە کڵاوەکان هەڵبەن بە ئاسمانە. پیرۆستان بێ و ئیشاڵا ژیانێکی نوێ و سەرکەوتنی نوێ بەڕێوەیە بۆ هەمووتان خۆتان و خانەوادە و مامۆستاکانتان سەربەرزن پێتان. پیرۆزباییتان لێ یەکەین و ژیانی نوێتان پیرۆز بێت. ئەنجومەنی زانکۆی بەڕێز سپاس بگەڕێنەوە بۆ شوێنی خۆتان. ئێستاش گروپی میوزیکی زانکۆی سلێمانی چەند بەرهەمێک پێشکەشەکەن با بفەرمونون. ئێوەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنەکانی خۆتان ئەم چرکە ساتە بڵاوکەنەوە پیرۆزبایی لە خۆتان و کەسوکارتان بکەن سەرکەوتوو بن. دکتۆرە گیان سپاس.